هاوڵاتیان و دانیشتوانی قەزای خانەقین داواکارن لە حکوومەت و ئیدارەی شاری خانەقین ڕزگاریان بکات لە بۆن و پیسایی جۆگەی کۆردەرا کە دەکەوێتە ناوجەرگەی قەزای خانەقین و داواکارن بکرێت بە شێوەی سندوقی چونکە وەک خۆیان ئاماژەیان بۆ کرد لەگەڵ هاتنی وەرزی هاویندا بۆنێکی زیاتر دەردەکات ئەمەش جگە لەوەی کە دیمەنێکی نەشارستانی بەخشیوەتە خانەقین. کاکە داواکاریم لە حکوومەت ئەی کۆردەری ناو بازارە بکەنەی سندوقی ئەوەلەن زباڵە گرت بۆگەی ناشرینە ئەی دوکانی لە گشتی بەسانە لەبوون ئەی هینەیلا لەبوون ئەی بوو کۆردەرەکە سە داواکاریم لە حکوومەت لە قایمقام لە بەلەدیە لە گشتیان ئەوەی مەسئول ئێشارەسە ئەی بکەدە سندوقی ڕەمانی ئەی کۆدەرە فەرە معاناتی ئەکێشین کە ئەو کەسە لێرە معیشەتی نکردەوە نازانێت ئەو معاناتی ئەو کۆدەرێکیە هەر لە بووی هەر لە غازاتی لەوەیە لە پیسیەیە مڵالمان کشی ئەوە لە مڵالمان کشێ نەخۆشە کە پێیان والله لە بنەی ئەوە چاو وسانیان ئەمە کردیانە سەی بەرادەرە دانشێ ئەمە ئەیکا بۆمان حەضاریگە چتیگە حەضاری چتیگە جوانە خلاصە وین لێ و پیسیە و لەوینە تو بێ بزانەوە ئەو باقیشە داواکەین لە حکوومەت ئەو نیمەگەی تریشە خلاص بک بۆمان ئەی کۆردەرە ئەرا عیلاژی ناکەن خدا قبول کرد پێغەمبەر قبول کرد کاکە ناوت ئیوە حەقە ئیسا حکوومەت بات هاوکاری ئیمە بکرد لەیسیانە خلاصمان بکرد فناوت ئیسە تووزێکی کردن ئەو تووزەکە هیلەن ئەیە ناوت هەیە. لای خۆشیەوە سەرۆکی شارەوانی خانەقین دەڵێت لە ساڵی 2013ەوە دەرخستان بۆ کردووە و حکوومەتی هەرێمیش ڕەزامەندی پیشان داوە بۆ ئەوەی جێبەجێ بکرێت بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە بخرێتە بواری کارکردنەوە. ئێمە لە 2013 داوامان کرد لە سەرۆکی حکوومەت کاتی هاتە خانەقین داوامان کرد بەڕێزیان ڕەزامەندیان دا و وتیان ئەو پرۆژەیە زۆر گرنگای بێ بکرێت ئێمەش دەرخستەمان بۆی کرد و بەرزمان کردەوە و موافقەی پێ هاتەوە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەو پرۆژەیە ڕاگیرا کە هەمووی ئەو کۆردەرەیە بە 7 کیلومترەکەەوە بکرێتە سنووقی سوودێکی زۆری هەیە ئەگەر ئەو پرۆژێ بکرێتە سنووقی. ئێمەوە لە 2013ەوە بەڕاستی هیچ پرۆژێکمان بۆ نەکرا. داواکاری هاوڵاتیان و دانیشتوانی قەزای خانەقین بۆ بە سندوقیکردنی جۆگەی کۆردەرا کە دەکەوێتە ناوەندی قەزاکە لە کاتێکدایە کە لە ئێستادا کۆمپانیایەکی کەرتی تایبەت بەنیازە بەشێک لە جۆگاکە بکاتە پرۆژەیەکی بازرگانی بۆیە هاوڵاتیانیش داواکارن تەواوی جۆگەکە بکرێت بە شێوەی سندوقی. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.